جارێکی دیکە گەڕامەوە بۆ ناو سروشت. ئەم جاریان بە خۆم و گاڵۆک و جۆرکەکەی شانمەوە هاتم بۆ ئەوەی قوڵتر لە سروش ڕامێنم. شاخەکان چەند گەردنیان بەرزە، سەریان وەک منارە مزگەوتەکان لە سنجی ئاسمان تون بووە. ئەو بەفرە لەگەڵ مەندیلی مەلای کوردەواریدا چۆن تێکەڵ بووە. دارخورماکان بە ڕێگای سیرەتی خۆشەویستدا دەمان بنەوە بۆ خزمەتی حوزور. بە ئاوی بەفراوی شاخەکانی کوردستان دەستنوێژە گرم و لەسەر ئەو بەردە نوێژە نوێژی شوکرانەی خۆمەکەم. دەستەکانم بەرز دەکەمەوە تا بڵێم ستایش بۆ تۆ خوایە کە ڕێگەت بۆ ڕۆشن کردمەوە تا ئەم سروشتە بە چاوی کامێراکە هەڵگرمەوە.